وخۆشمانتیە دەنێکە ساڵی حداقل یەک بار بەیم هەفتەی دا ڕۆژ لەش سلێمانیە بیم دەور بێیمە. شارێ کرمانشاه هاتیمە سەنەو فستیوالە سلێمانی ئەقلیم. ئێوە لەم فیستیڤاڵ ئەمڕۆ بە چ شتێک بەشداریتان کردووە؟ امروز ورژه که لباس محلی تمام قومی که هاتنه و نوعی نمایش فستیوال شرکت کردنه. اما چەندەم جارتانە ئێوە بێنە سلێمانی؟ من اولین بارم بیو هاتم ولی واقعا خیلی عالی بود، خیلی عالی بود. آره. تا چەند سلێمانیت پێ خۆشە؟ تا چند تا 5 روزه هایمن فستیوال. آره تا 5 روز. تا چەند حەزت لە سلێمانیە؟ سلێمانیت پێ شارێکی خۆشە، شارێکی جوانە؟ آره و خۆشمانتیە دەنێکە ساڵی حداقل یەک بار بەیم هەفتەی دا ڕۆژ لەش سلێمانیە بیم دەور بێیمە. ئەگەر باسی ئەم بابەتانە بۆ کێمە خۆتان دروستان کردووە؟ بله یک کار دست خاتونیه شهر کرمانشاه ای خانم که ها کنارم و یکو ای کار انجام دایمنه فرش تورنج کرمانشاه اینم فرش ابریشمه. خەڵک تا چەند حەزیان لەم بابەتانە هەیە؟ خیلی استقبالك هذا منطقة خمان كردي الآره واقعا دوست دارن محبتي دارن و فروش خرید لأي محصول مانه.